سڵاتان لەبێت بینێرانی خۆشەویست ئەم کاتتان باش لەم بەشە لە بەرنامەکەماندا بابەتێکتان پێشکەش دەکەین کە ئامادەکردنەکەی لە بەڕێز عەبدوڵڵا مەحموود زەنگەنەیە لە ژێرناوی گەنجانی پەراوێزخرا و سوتەمەنی توندڕەوی و دەمارگیرین هیوادارین کە تا کۆتایی بینەر و بیسەرمان بن. ئەم بابەتەی خوارەوە پوختەی دیدارێکی کاناڵی نفسانیونی لوبنانیە لەگەڵ بەڕێز مستەفا حجازی شارەزا و پسپۆر لە بواری دەروونناسی کە باس لە گەنجانی پەراوێزخراو دەکات کە چۆن دەبنە سوتەمەنی توندڕەوی و دەمارگیریەکان. گەنجانی پەراوێزخراو کە من ناوم ناون گەنجانی سێبەر ئەوانن لە پشتی پەردەی شانۆی ژیانەوەن ئەوانەی بواری دەرکەوتنیان پێنەدراوە و لە راپۆرتەکانی نەتەوەی گرتووەکانەوە بەوانە ناوبراون کۆمەڵگەکەیان پێویستیان پێیان نییە و بگرانەتەوەی گرتووەکان هێندێک کۆمەڵگەشی بەو جۆرە ناوبردووە کە وا دەبینرێت بار بن بەسەر بەرهەمهێنارەوە. ئەم جۆرە گەنجانە تەنها لە کاتی ئاژاوە و بشێوی و ململانەی ناوخۆییەکان بەگشتی و ململانەی چەکداری میلیشیاکاندا زیاتر دەردەکەون و ڕۆڵیان دەبێت. با لێرەدا باس لە ژنان و ئەرکە جیاوازیەکان کە کراوە بخوێنمەوە بۆتان. لێرەدا هاتووە دەروونناسان و کۆمەڵناسان و زانایان وا ڕاهاتوون باسەکانیان گشتگیر بێت. بۆ نمونە کاتێک باسی خێزان، منداڵ، گەنج، ژن هەرزەکار دەکەن بە گشتی باسی دەکەن لە کاتێکدا هەر یەکە لەوانە بە جۆرها پێگا پۆلەن دەکرێن. بۆ نمونە لە ژندا کۆمەڵێک لێک جیاوازمان هەیە. ژنمان هەیە خاوەنی پێگە و پێشەنگن کە جوڵێنەری بزافی گۆڕانکاری و بگرە کۆمەڵگەشن. جۆرێکیشیان ژنانی خێزانە ئەرستۆکراتیکەکانن پاڵەوانانی بەکاربردنی مۆدێل کە دەبن بە دەستگای ڕیکلامکردن بۆ ماڵ و سامانی خانەوادەکانیان کە زۆرینەیان بە شێوەیەکی نایاسایی بەدەستیان هێناوە. ژنیشمان هەیە خۆیان و پیاوەکانیشیان لە بەرەی ڕەنجدەراندان لە پێناوی بەدەستهێنانی گوزەراندا. ژنیشمان هەیە هاوشێوەی گەنجانی سێبەر ئەمانیش لە توێژی پەراوێزخرا و لەوانان نەتەوەی گرتووەکان بە توێژی ژێرهێڵی هەژاری ناویان دەبات کە باشتر وایە بە ژێر هێڵی مرۆڤ بوون پێناسە بکرێن. گەنجانیش بە هەمان شێوە چوار توێژی سەرەکیان لێ دەبێتەوە کە ناکرێت کاتێک باسی گەنج دەکەین بە گشتگیری باسییان بکەین. زۆرینەی ئەوانەی دەخرێنە بەرباس و لێکۆڵینەوە گەنجانی زانکۆکان و خوێنگەکانن کە دەتوانرێت بە ئاسانی پەیوەندیان پێوە بکرێت. چوار جۆر گەنجمان هەیە گەنجان ئەلبەت با بڵین گەنجان چوار جۆر توێژن. جۆری یەکەمی گەنجان گەنجانی دەستەبێژن لەوانەی بۆ ئەوە لە دایک بوون بیبەنەوە ببنە خاوەنی قازانج و دەستکەوت. ئەمانە لەو خانەوادانان ئاستێکی باشی کۆمەڵایەتی فکری ئابووری پیشەی باشیان هەیە و باشترین جۆری بەخێوکردن و پەروەردە و سەرپەرشتیکردن پێشکەشی منداڵانیان دەکەن لە ماڵەوە تا دەگاتە باخچەی منداڵان و قۆناغەکانی تری خوێندنیان. هەر ئەمانەش ڕۆڵیان دەبێت لە بازاڕی ئابووری و کاردا بۆیە بەوە ناوم بردوون بۆ ئەوە لەدایک بوون دەستکەوتیان هەبێت. توێژی دووەم ئەو گەنجە زەحمەت کێشانن. ئەو جۆرە سەرپەرشتیە باشیان نییە و لە زانکۆ حکومیەکاندا بێپارە دەخوێنن بۆ ئەوەی هەر چۆنێک بێت کوردواتەنی بگەن بە نانوونەوەیەک. توێژێکیش گەنجمان هەیە لەو خانەوادانان باری ئابووریان باشە و زۆرینەی کاتەکانی ژیانیان بە خۆشگوزەرانی و بەرخۆری بەسەر دەبن کە پشتیان بە ماڵ و سامانی باوکیان بستووە. ئەم جۆرەیان گەنجانی مەشەخۆرە. گەنجیشمان هەیە بە تەواوی مانای وشەکەوە زەحمەت کێشن و بەشداری پەیداکردنی گوزەرانی ماڵ و خێزانیانە. هێندێکیش لە گەنجان ئەوانن کە ئەم باسە تایبەتە بوان کە گەنجانی سێبەر و پەراوێزخراون و دەبنە سوتەمەنی دەمارگیریەکان. ئەمانە بۆ ئەوە لەدایک بوون بدۆڕن. پێچەوانەی ئەوانەی لەدایک بوون بۆ ئەوەی بەدەست بێن و ببەنەوە. بۆیە کاتێک باسی گەنج دەکەین دەبێت بە شێوەیەکی متۆدی زانستی باسییان بکەین و جۆرەکانیان لێکجیا بکەینەوە کە هەر جۆرە و تایبەتمەندی خۆی هەیە نەک بەگشتی باسییان بکەین کە لای ئێمە هەروە کراوە. با لێرەدا کورتەیەک لەسەر گەنجانی پەراوێزخرا و کە هاوڵاتی نین بخوێنینەوە بۆتان.
گەنجانی سێبەر بێبەرین لە هەموو جۆرە سەرپەرشتیەک لەبەر ئەوەی لە خێزانێکدان دایک و باوکیان چەشنی کەروێشک نەوە دەخەنەوە بەبێ حسابکردن بۆ بارودۆخەکانی ژیان و منداڵیشیان لە کۆڵاندا بەبێ سەرپەرشتی گەورە دەبن، بەبێ سەرپەرشتیەکی سۆزداری، بەبێ کەش و هەوای ڕۆشنبیری، خوێندنی ئاسایی لە خوێندگاکانی حکوومەت کە زۆرینیان واز لە خوێندنیش دەهێن و دەخرێنە بەر ئیش و کارەوە و خەمی سەرەکیان پەیداکردنی بژێوی ژیانە و لە هەموو چالاکیەک دوور دەبن. بۆیە بە گەنجانی سێبەر ناوم بردون و لە هەموو شتێک بێبەرین. پرسیاریش ئەوەیە دوجار ئەمانە چی دەردەچن کە هیچ بەهایەکی خودی و زانستی و پیشەییان نەبێت. بێگومانە ئەمانە ناچار دەبن ببنە خاوەنی ڕەفتاری نابەر پرسیارانە و دەبنە سوتەمەنی ئەو بزاف و لایەنانەی کاریان بە دەمارگیری دەڕوات و دەیانکەن بە ئامرازی بەڕێوەبردنی دەمارگیریە جۆرا و جۆرەکان و بە هەرزانترین نرخ دەیان خەنە ڕیزی پێشەوە و دەیانکەن بە قوربانی. مرۆڤ بەبێ پێگە و بەها ناژی. گەنجانی پراوێسخرا و هاوڵاتی نین چونکە هەر لە بنەڕەتدا وڵات دانی بەبوونیاندا نەناوە، مافی پێنەداون، ئاگای لێیان نەماوە، نەیکردوون بە شایستەی ئەرک پێسپاردن. ئەوانیش لە بەرامبەردا ئینتیمایان بۆ وڵات نابێت و پەنا بۆ دەمارگیریەکان دەبن و دەکرێن بە ئامرازی وەستانەوە لە دژی وڵات و ئەوانیش هەرچیەک بکەوێتە دەستیان دەیکێشن بە دەرگا و پەنجەرەی دامەزراوەکانی وڵاتە. یاندانلیکەم هیچیان بۆ نەکرێت دیوارەکان پیس دەکەن. لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕاست و چەپ تێکەڵ بەیەک دەکەن. بەلای گەنجانی سێبەرەوە دەمارگیری و تونڕەوی مانای زۆری هەیە بۆیان، چونکە تونڕەوی لە بنچینەدا واتە ملکەچکردنی بەرامبەر بە زۆر بۆ ئەوەی دانت پێدا بنێت، چونکە بەرامبەر ئامادە نییە بە شێوەیەکی تر دانت پێدا بنێت، بۆیە دیالۆگیش لەگەڵ ئەم جۆرە کەسانەدا سەر ناگرێت، چونکە ئەوانەی دیالۆگیان لەگەڵدا دەکەن ناوی تێکدەر و ئاژاوەگەریان لێناون، بۆیە لای ئەوان جگە لە تونند و تیژی ئامرازێکی تریان نییە. لا بەگەرخستنیاندا لە ململانەی دەمارگیریە چەکداریەکاندا بەهایەکی ئالتەرناتیڤیان لەلایەن سەرکردەیەکەوە پێدەدرێت کە دەبێتە هۆکاری وەرگرتنەوەی کەمێک لەو بەهایی لە دەستیان چووە. ئەو گەنجانە لە ڕیزی ئەو جۆرە بزافانەدا هاوکات دەپارێزرێن لە چاودێری و بە دوواداچوونی یاسایش، بۆیە هەوساری دژمنکاری و تونندوتیژیان بۆشل دەبێت. ئەو کات لە گەنجانی سێبەر و پراوێسخراوە دەبنە قارەمانی مەیدان و چیان بوێت دەیکەن، چونکە کردەکانیان دەبێتە ئاسەواری بوونیان وەک قارەمان نەک وەک پراوێسخراو. پێیان وایە دەبنە خاوەنی بەها و پێگەی خۆیان، چونکە مرۆڤ ناتوانێت بەبێ پێگە و بەها بژی. دوایین کورتە باسێک کە لەسەر ئەم بابەتە هەیە لەسەر ئەمەیە کە دەڵێ پیرۆزی دوو مەترسی هەیە. لە کاتێکدا ئەوان تەنها ئامرازی بەدیهێنانی جۆرێک لە دەمارگیری بوون لە بزافە تێروریستیەکاندا بە تایبەتی نەک بە هاوپێگا، بەڵام بۆ ئەوان قەرەبووکردنەوەی تێدا بۆیە پەیڕازین، بە تایبەتی کە لە بزافە تێروریستەکانی وەک داعشدا دەبنە بەرگریکار لە جۆرێک پیرۆزی وەک مجاهید و بشکوژرێن بە شەهید ناو دەبرێن کە ئەمەش پیرۆزی هەیە. پیرۆزیش دوو مەترسی هەیە. یەکەمیان بە شەیتاندانانی بەرامبەرە، ئەگەرچی لە خۆشی باشتر بێت بە پێی پێوەرەکان، چونکە ئەوەی پێی وایە بەرگری لە پیرۆزی دەکات خۆی بە خاوەنی حەقیقەتی ڕەها دەزانێت. دووهەم ئەوەی بەرگری لە پیرۆزی بکات لە لێپێچینەوەی خودی و هەستکردن بە تاوانباری بە دوور دەبێت. ئەگەر بەرامبەر بکوژێت بۆ دۆزەخە و خۆشی بکوژرێت شەهید بووە و بۆ بەهەشت دەچێت. ئەو گەنجە پراوێسخراوانەی دەشنە نێو ئەو بزافانەوە دوجار دەکرێن بە خاوەنی هونەر و تەکنیک و چێژوەرگرتنیش لە کوشتن. مرۆڤیش تاکە زیندەوەرە، وەک چۆن هونەری خواردنی هەیە لە لێنان و خواردن، بە هەمان شێوە بۆ کوشتن و ئەشکەنجەدانیش هونەر و تەکنیک بەکاردەهێنرێت و چێژیشی لێ دەبینێت. ئەوەش بە تاڵانکردنەوەی هەموو ڕق و کینە و نەبوونی بەهاو پراوێسخران و چەوسانەوەکانێتی لە هونەری ئەشکەنجەدان و کوشتنی قوربانیەکەیدا بەکاری دەهێنێت بۆ ئەوەی بەهاو پێگەی ئەویش وەک خۆی لە سفر بدات. ئەوەش تاکە ئامرازێتی بۆ خۆسەلماندن و بەهێزی خۆشیان لەوەدا بەرجەستە دەکەن. تاکە چارەسەریش ئەوەیە
لەو پرۆژەدا گەشە پێدانیان دەبێت لە بواری خوێندن و زانست و پیشەدا واتە دەبێت شایستەیان بکاتەوە بە وەرگرتنی پێگەی کۆمەڵایەتیان بە جۆرێک وا حەز بکەن بەوەی ئەندامێکی بەڕێزی خێزانەکەیان و کۆمەلگان وە کۆمەلگا و دەوڵەتیش پێویستی پێیانە نەک وەسفکردنیان بە تێکدەر و ئاژاوەجێڕ و خیانەتکار. بەڵێ بینەرانی ئازیز ئەوەی کە پێشکەشتان کرا بابەتێک بوو لە ئامادەکردنی بەڕێز عەبدوڵڵا مەحموود زەنگەنا لە ژێرناوی گەنجانی پراوێزخرا و سوتەمەنی توندڕەوی و دەمارگیرین. هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بێت.